إمام محمد كوري عبد الوهاب رحمتي خواهي قوري لبيت لصالي 1115 هجري لدايق بوا ناوي محمد كوري عبد الوهاب كوري سليماني التميمية عشتي أو تميمي بو وعشتي تميمي بيغمري خواه عليه الصلاة والسلام متحاني كردوه أبو هريرة جرته وفرمي لا زلت أحب بنو تميم لثلاث من بن مالي تميم عشتي تميم لبس يشت خوشه سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من جملة بيغمري خواه عليه الصلاة والسلام أفرميت درباري بنو تميم هم أشد أمتي على الدجال بنو تميم تنترين كسن برانبر مسيح الدجال بنو تميم أو عن كواز زور بتندي برانبر دجال مسيح الدجال شركا أفرمي ولما جاءت صدقاتهم خالد وم كاتك وصدق كاني بنو تميم هات بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي هذه صدقات قومي بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي أما صدقي قوم كما تنسيب يعني كربوي شيء بو خوي بيغمري خواه عليه الصلاة والسلام والسيمين يعني أفرمي كانت سبية عند عائشة رضي الله تعالى عنها فقال لها النبي صلى الله عليه وسلم اعتقها فإنها من ولد إسماعيل بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي آزادك أما لنوي إسماعيل واتبنو تميم لنوي إسماعيلي كري إبراهيم عليهما السلام بوي بنو تميم هر خودي خوان فضل كان هي لا بسر أو عشرة كان تروى إلا قريشين بيت محمد كري عبد الوهاب رحمتي خواي قوري لبيت هل من علي خويا لباو بابيراني وهر يعني خليك علمو خزمتي ديني خواي قوربون باو باپیرانیشی هەر علەما و مەشایخ و زانایان پایەبەرزان بوون لە تەمەنی 10 ساڵیە قورئانی لەبەر بوو ئیمامی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی خوای گەورەی لێبێت و هەر لەو بە تەمەنی مناڵی کۆمەڵی علومی شەرعی فێر بوو لە ڕووی فقه و ئەو شتانەوە دوای لە پاشانە کۆچی کرد بۆ مەککە لە مەککەش لەوێ دەرزی خوێنا لای کۆمەڵی زانای پایەبەرز لەوێش کۆمەڵی علومی پیا کرد دوای کۆچی کرد بۆ مەدینە و لە زانانی لەژێر دەستی زانانی مەدینەش كمال علومي خنا ألويا يك موقفيك زور كوا خوي بدلي بو أفرميك لما شيخانم كيسا نايم ليادنيا فرمي كاتي منو أو ردوين طبعا مدينة لو كاتي دعوي محمد كوري عبد الوهاب شون سردمي بيغمري خوا عليه الصلاة والسلام بتبرستيها بو لو كاتش شخص برستيها بو بتبرستيها بو وثن برستيها بو بلام أوان غور برستن بو على كاتي لقل ما مصاكمات يبرين بلاي أويا بلاي أوان أو خلقي كوا شركة كان بخواي جورا أفرمي بن بشيخ كموت ما تقول في هؤلاء توتشي علي درباري أم كسانيك أوا يعني بدور أو قبرها صورين ودعوان يكن وشتنا أفرمي من جملة بوتي أقول فيهم إن هؤلاء متبر ما هم فيه وباطل ما كانوا يعملون أفرمي كانت جملة مشيء أو بزور ضرم بيخوجو كإنكاري أو كأوان ئاوا هاوارەکەن غێری خوا و ڕازی نەبوو بەو کارە ئەڵێیت زۆر ئەو موقفی ئەو بەدڵ بوو واتە ئیمامی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی خوای لێبێ هەر لە مناڵی خۆیەوە ئینسانێک بۆ لەسەر فترە پاکەی خۆی ماوەتەوە و هەر حەزی بە تەوحید هەبووە و هەر دژاتی شرکی کردووە دوای لە پاشانە کۆچی کرد بۆ شاری بەسڕا لە شاری بەسڕاش ماوەیەکی زۆر لە عولەما و زانان ئەوێ لەوێ فێری کۆمەڵی علومی شەرعی بوو انجا هەستا بۆی کەوا بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی بۆ ئەوەی کەوا ئەو داعوە مبارەکە بڵاو کاتەوە لەناو ئەو خەڵکەیە کاتێک گەڕایەوە ماوەیەک لەوێ بوو خەڵک کۆمەڵی بوختیانیان بۆی هەڵبەست چۆن یعنی عادەتی هەموو زەمانێک و هەموو خەڵک تەبیعەتی خەڵکی هەموو زەمانێک کەوا کەسێک کەوا بەهەستی بە بانگەوازی حەقەوە کۆمەڵی بوختیان و درۆی بۆ ئەکرێ یعنی ئێوە خۆتان هەمووتان دەزانن کەوا ئەمڕۆکە ئەهلی سوننەش چیان پێ ئەڵێن پیان ئەڵێن وەهابی پیان ئەڵێن مەدخەلی پیان ئەڵێن جامی پیان ئەڵێن جۆرا و جۆر شت ناونیرکان لێدن یاخود جاروای لەوەی پێمان بڵێن داعش کە خوای گەورە خۆی دەزانێت کەوا ئێمە یەکەمین کەسین کەوا دژایەتی داعشەکەین ئەوجا کە گەڕایەوە بۆ ئەوێ لەوێ چوو بۆ ماڵی برادێکی لە شاری عویەینە لە وڵاتی سعودیا ئەلەوێ کە حاکمی ئەو شارە کە زانیتی محەممەدی کوڕی عەبدولوەهابی لێیە رازی نەبوو محەممەدی کوڕی عەبدولوەهاب لێ بمێنێتەوە هەسا ترسا لە گەورەی خۆی کە مەلیکی ئیحسا بوو
کە مەعونات و یارمەتی و پارۆپولی لێ ببڕێتەوە بە بۆنی ئەوە محەممەدی کوڕی عەبدولوەهابی دەرکرد لەو شارە کە دەرکرا محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەو شارە هەسا کۆچی کرد بۆ شاری درعیە شاری درعیە ئەگەر بێت و هەر کەسێک سیرەی محەممەدی کوڕی عەبدولوەهاب بخوێنێتەوە ڕەبتێکی زۆر قوڵ هەیە لە بینی شاری درعیە و محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی خوای گەورەی لێبێت چونکە ئەو شارە منزلگای محەممەدی کوڕی عەبدولوەهاب بوو لەوێەوە داوای بڵاو کردەوە کە چوو بۆ ئەو شارە لەوێ هاوڕێیەکی هەبوو کە چوێ ماڵی هاوڕەکەی زۆر ترسە حتاکو وایل یاد ینی ئۆخرەی ناگرت ئیتر محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ئامۆژگاری کرد نەسیحەتی کرد هەتاکو ئارام بۆیەوە و ئیتر بۆ خۆی محەممەدی کوڕی عەبدولوەهاب دووسێ ڕۆژ لێوێ مایەوە ئەنجا هەسان چەند کەسێک پەیوەندیان کرد بە خێزانی محەممەدی کوڕی سعود کەوا بڵێن قازی ئەو شارە بوو حاکمی ئەو شارە بوو شاری درعیە چون بۆ لای خێزانەکەی و برایکیشیە بوو وتیان ئەو محەممەدی کوڕی عەبدولوەهاب هەیە هاتۆ بۆ ئێرە عالمێکی ئاوا ئینسانێکی وا بەڕێزە داعیەکی بەڕێزە و بانگوازیەکە بۆ تەوحید و نەهیەکە لە شرک و ئیتر خێزانی محەممەدی کوڕی عەبدولوەهاب زۆر محەممەدی کوڕی عەبدولوەهابی خۆشویست زۆر چوێ دڵێەوە داواکەی زۆر لای مبارەک بوو خۆی و براکەی ئەو ئافرەتە و براکەی ئیتر هەسان بۆی کەوا محەممەدی کوڕی عەبدولوەهاب سەرخن کاتێ مێردەکەی هاتەوە محەممەدی کوڕی سعود بوو ئال مقرن کە هاتەوە خێزانەکەی مەوزوعی لەگەڵا کردەوەتی مامۆسایەکی ئاوا تۆ عالمێکی وا بەڕێزاتۆ کە محەممەدی کوڕی عەبدولوەهابە ئەمە ئینسانێکی بەڕێزە ئەمە فرسەتێک هاتوۆتە ژێر دەست ئەمە دینی خوای گەورەیە سەری خە بەشم خوای گەورە سەرت خا ئیتر کۆمەڵە قسەی لەگەڵا کرد دڵی محەممەدی کوڕی سعود نەرم بوو بەرامبەر محەممەدی کوڕی عەبدولوەهاب یعنی تەسەوورکن جار وهەیە ئافرەتێک دینی خوای گەورە سەرخات یعنی ئینسان دایمە ئەوە بێنێتە پێش چاوی خۆی یعنی جار وا بۆ دینی خوای گەورە ئافرەتێک سەری خستووە بۆ ئەم ئافرەتە کاتێ لەگەڵ محەممەدی کوڕی سعودا ئەو قسانەی کرد ئەوش دڵی نەرم بوو محەممەدی کوڕی سعود وتی قەیچەکە با بێت من ڕێزی لێگرم وتی نەخێر شتی وا مەکە بەڵکو خۆت بڕۆ بۆیە پێشوازی لێ بگە و ڕێزی لێ بگرە ئەوە بۆ تۆ حورمەتترە یعنی سەیکە نەگە خوای گەورە بێ یەکێک بەرزەوە کات ئەو لە ترسی حاکم نێوێرە لە ماڵەکەشە ئۆقرە بگرێ بەڵام خوای گەورە وای لێ کرد حاکمی درعیە خۆی چوو بۆ ماڵەکەی چوو مەرحەبای کرد و بە خێراتنی کرد و زۆر ڕێزی لێگرت و پێشی وتی من لە خزمەتی تۆیان بۆ سەرخستنی دینی خوای پەروەردگار ئیتر لەوێ ئەوان ینی محەممەدی کوڕی سعود دوو شەرتی داوا کرد لە محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی خوای گەورە لە هەمویان بێت دوو شەرتەکەی چی بوو یەکەمینیان محەممەدی کوڕی سعود وتی ئەگەر بێت و خوای گەورە تۆی سەرخەوان دوای سبێنە پشت لە من نەکەیت و بەجێم بێڵیت وتی ئەی وتی دووەمیش ئەوەیەکەوە من خەڵکی دەرعیە هەموو ساڵێک وەکو چۆن خۆمان ئەڵێن هینی پێڵێن پارە بڵین وەکو باج و شتێکی وایە هەموو ساڵێک لیان ئەسەنم لە خەڵکی دەرعیە وەکو زەڕیبەیەک بارەکەڵڵا فیک وەکو زەڕیبەیەک لە خەڵکی دەرعیە شتێکیان لێ سەنم ئەگەر تۆ ینی هاتی دەست حکم شت کەوتە ژێر دەستمان ئەو شتم لێ نەبڕیتەوە وتی ئەمما یەکەم الدەم بالدەم والهدم بالهدم ئەمما یەکەم خوێنمان تێکەڵە و هەچیەک بڵێ ئێمە پێکەوەین پشت لێکتری ناکەین هەتایە وتی ئەمما دووەم داوام لە خوای گەورەیە کاتێکەوە خوای گەورە وڵاتەکان بکاتەوە پێویست بۆ خەراجی کەس نەبێت پارۆپولی کەس نەبێت ئیتر لەوێ ئەو اتیفاقیان کردکەوە پشتگیری یەکتری بکەن لەوێەوە خوای گەورە بەرەکەتی کرد داوەکەشەوە محەممەدی کوڕی سعود هەسا بەسەرخستنی ئەم داوە مبارەکە لەوێەوە داوای محەممەدی کوڕی عەبدولوەهاب وای لات بڵاوەوە بوو لەوێ دەنگی دایەوە دای شار بە شار وڵات بە وڵات